نیشانەکانی چاوەزار چین؟ واتە چۆن بزانین کەسێک چاوەزار لێی داوە؟ چەند نیشانەیەک هەن، 11 نیشانە بە کورتی باز دەکەین. یەکەمیان ئەو کەسەی کە چاوەزار لێی دەدات هەمیشە ئینسانێکی خەواڵووە و خەوی دێت و باوێشکی دێت. دووەمیان ئەو کەسە ئازاری جەستەی هەیە و لاشەی قورس و گران و ناخۆش و ناڕەحەت دەبێت. سێمیان ئەو کەسە هەمیشە فەرمێسکی دێت و پێی خۆشە هەر لە خۆیەوە بگریت، لە دەرونی خۆیدا پێی خۆشە کە بگرێت. چوارەمیان ئەو کەسە وەختێک کە ئێوارە داهات ئازار و ناڕەحەتیەکی پەیدا دەبێت بە تایبەت لە شەواندا. پێنجەمیان ئەو کەسە خەوی ناخۆش دەبینێت و لە خەویدا لە بەرزایی دەکەوێتە خوارەوە. شەشەمیان ئەو کەسە هەمیشە ئارەقەی زۆر دەکات و زوو تووڕە و عەسەبی دەبێت. حەوتەمیان ئەو کەسە دڵی تون دەبێت، هەمیشە ئینسانێکی بێئومێد و داڕوخاوە کاتێک کە چاوەزار لێ دەدات. هەشتەمیان ئیشتیهای خواردنی کەم دەبێتەوە و خواردنی پێ ناخورێت. نۆیەمیان ئەو کەسە دائیمە سەری گێژ دەخوات، سەرگێژەکەی دێتێ و بە جۆرێک لە جۆرەکان وەکو بێهۆشی لێ دێت. دەیەمیان ئەو کەسە هەمیشە پێی خۆشە لە ناو کۆمەڵگادا و لە ناو خەڵکدا نەبێ و دوورکەوێتەوە لە خەڵک، هەمیشە پێی خۆشە کە تەنیا بێت. یازدەهەمیان ئەو کەسەی کە چاوەزار لێی داوە نیشانەی یازدەهەمی ئەوەیە کە لە کار و بارەکانیدا هەمیشە فەشەل دێنێت. ناڵێن ئەو کەسەی کە لە کارێکدا فەشەلی هێنا دەی یەکسەر چاوەزارە، بەڵام یەکێک لە نیشانەکانی چاوەزار ئەوەیە ئەو کەسەی کە چاوەزار لێی دەدا بەرچاو دەکەوێت، ئەو کەسە لە کار و بارەکانیدا هەمیشە فەشەل دێنێت. جاری وهەیە لە کار و کەسابەتدایە، جاری وهەیە لە ئیش و پیشەیەکیدایە، جاری وهەیە کەسانێک هەیە لە زەواجدایە دەڵێ مامۆستا زەواجم بۆ ناکرێت بۆم هەڵ ناسۆڕێت. ڕەنگە ئەو هۆکارە هەبێت کە هۆکاری توشبوون بە چاوەزار هەبێت. ئەو 11 هۆکارانە هۆکاری ئەو کەسەی کە تووشی چاوەزار بووە، ئەوە نیشانەکانی چاوەزارن. ئەو 11 هۆکارە کە باسمان کردن نیشانەی ئەوەیە کە ئەو کەسەی ئەو نیشانانەی تێدا بێت بە چاوەزار کەوتووە و چاوەزار لێی داوە.